کاتان باش. کاتێک چارلی ویلسۆن سەناتۆری ئەیالەتی تێکزاس بە مەبەستی تێکشکاندنی ئیتحادی جەماهیری شۆرەوی یا ئیمپراتوریەتی کۆمۆنیستی دەستی کرد بە کۆکردنەوەی یارمەتی بۆ مجاهدینی ئەفغانی و ڕێخستنی هلالی سەوز کە پێک هاتبوو لە موسڵمانانی وڵاتانی عەرەبستانی سەعودی و خەلیج و پاکستان، بیری لەوە نەدەکردەوە کە بە سەرکەوتنی ئەم هێزە چۆن مەسیری تاریخی بەشەریەت دەگۆڕێت. دروستبوونی ئەلقاعیدە و شەخسی بن لادەن و هێرشەکانی 11 سپتامبری نیویۆرک و دەیان کاری تێرۆریستی تر هەموو بەرهەمی ئۆقدە کۆکراوەکانی هێزە ئیسلامیەکان بوو کە لە دوای ساڵانێکی زۆر تەحقیر و شکست لە لایەن خارجیەکانەوە بەتایبەت لە ڕوانگەی ئاینەوە بەجێ مابوو. ئیسلامی تۆندرۆ بە هەردوو مەزهەبی سوننی و شیعەوە هەڵگری پشتوانەیەکی تونند و تۆڵە لە ئیدۆلۆژی و مەراکزێکی گرنگ لە وڵاتە ئیسلامیەکان وەکو ئیخوان موسلیمین لە مەسر و مەکاتبی دینی لە پاکستان و حوزیەی علمیەی قۆم و نەجەف. بوونی ئەو حکوومەتە فاسد و غێرە دموکراتیکەگەرێک کە زەمینە خۆشکەر بوون بۆ دروستبوونی هێزە تۆندڕەوەکان یەکێکن لە هۆکارە بەهێزەکان. ئەمە بۆ مەعنا نییە کە پێش دروستبوونی جەبهەی ئیسلامی سیاسی دنیا گۆلستان بووە. ئەو وڵاتانەی کە ئیمڕۆ لە خەتی ئەوەڵی شەڕی دەست بە داعشن ڕۆژانێک دژایەتی ئازادی خوازان و شۆڕشگێڕەکانیان دەکرد. جا ئەوە هەلومەرج و بەرژەوەندیەکانیانە و شێوازی شەڕی ئیسلامیەکان کە ئەوانی هاوردووەتە بەڕێی شەڕ. شەڕی ئیمڕۆ شەڕی تێرۆریزمی جەهانیە. دەوڵەتی خەلافەتی ئیسلامی تێرۆری گلۆبالیزە کرد. تێرۆر و تێرۆریزم هەموو سنوورێکی بەزاندووە. کەم وڵات هەیە لە دنیا کە لەم بەڵای شومە بێبەش بێت. پاریس وەک سەمبۆلی ئازادی و دموکراسیەتی دنیای غەرب دەکەوێتە بەر هێرشی تێرۆریستانێک کە زادەی ئەو کەلتور و شار و وڵاتە بوون. کاتێک 11 سپتامبر ڕوویدا، ئەمریکەکان لە خۆیان دەپرسی بۆ وا هێرشیان کردە سەرمان. ئیمڕۆ فەڕەنسەویەکان لە خۆیان دەپرسن چۆن دەبێت ئەو کەسانەی کە تا چەند شەو پێش ئەو کارەساتە بەخۆشی لە دیسکۆ و کافەکان کاتیان دەگوزەراند ئیمڕۆ خۆیان تەقێنەوە. ئایا دموکراسیەتی غەرب کەوتۆتە ژێر هەڕەشە؟ ئایا دەوڵەتمەدارانی وڵاتانی ڕۆژاوا دەتوانن چارەسەرێک بۆ ئەم کێشە جەهانیە بدۆزنەوە؟ ئەم پرسیارانە و پرسیارەکانی تر ئاراستەی میوانی بەرنامەکەمان کاک ئەبوبەکری مودەڕسی دەکەین. بەخێربی کاکە بوو. زۆر سپاس. کاکە بوو، دوای بەهاری عەرەبی هەلومەرج وا ئیجابیە کرد کە هێزە جەهانیەکان، دەوڵەتە جەهانیەکان پشتیوانی ئەو مەردمە بکەن کە هەڵسابوون بۆ گۆڕینی ئەو سیستمە گەندڵ و فاسدگەرەکە لە وڵاتە عەرەبیەکان بوو. بەڵام دوای ڕووخاندنیان وەسعەکە گۆڕا و دنیا ڕوو بە شتێکتر ڕۆشت. ئیمڕۆ شەڕی تێرۆریست و تێرۆریزم لە واقعە شەڕی بین دوو بەرەس، دوو جبهەس کە بە جۆرێک کەس تەسەوری ناکرد ئەو دوو جبهە دروست بێت. یعنی ماحەسەڵی ئەو ئینقلاباتە، ئەو شۆڕشە شتێ دروست بوو کە ئیمڕۆ قابل کۆنترۆل نییە. ئێمە بینین لە سووریا وەختێک کە هەڵدرا کە بەشار ئەسەد لابچێت، ئەمەڵە نیرۆگەرێت یا دروست بوون کە ئیمڕۆ کۆنترۆل ناکردن. ئایا ئەوروپا و ئەو وڵاتانەیە کە سەردەمداری ئەو گۆڕانکاریگەرە بوون بۆ دژایەتیکردنی دیکتاتۆرەکان، نمونەی مەسەڵەن قەزافی بوو، ئایا ئەوان ئیسە خۆیان بوونە قوربانی ئەو بەشەی لە تێرۆریزم کە دروست بوو دوای بەهار عەرەبی؟ دەکرێت تا ڕادەیەکە و نەتیجەگیری بکەی. لانی کەم لە ڕووی مشاهداتەوە، یعنی شتانی وا دەیبینین عملیاتی ترۆری کارمەند و ستافی شارلی ئەبدۆ لە پاریس بدوایدا ئەو کارێکە کردویانە لە پاریس، ئەو هێرشەی کە بردیانە سەر سێ چواردانە شوێنی کۆبوونەوەی خەڵی لە شەوی جومعە لەسەر شەمبە کە ماملەن خەڵک بۆ تەفریح و ئەوانە دەچێن و ڕاستە و خۆ جامعە و سیستمی ژیانی
غەربیان بە چالش کێشە دەتوانێت ئەوە بڵێ کە تا ڕادەیەک ئەو هێزەی کەوە خەبەر هات لە ئەنجامی سەرنگونی دیکتاتۆرەکان بە دوای شۆڕش و ئێترازاتی خەڵک کە بە بەهاری عەرەبی ناسراوە ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان ڕوویان کردە دژایەتی کردن و زەربە لێدان لە خودی ئوروپاشەوە. بەڵام بە بڕوای من ئەوە هەموو سەرچاوەیەک نییە کە دەتوانین لێرە ئیشارە پێ بکەین یا ئاماژەی پێ بکەین بۆ سەرهەڵدانی ئەو هێزەیە. لە مقدمەی بەرنامەکەدا تۆ ئیشارە بە ئەفغانستان کرد و ئیشارە بەو دەورە و ڕۆڵەی کە ئەمریکا گێڕای لە پرچەکردن و لە تەنانەت ڕێک خستن و بەسیجکردنی هێزە دواکەوتۆکان و هێزە مەسەبیەکانی ئاینەکانی ئەفغانستان لە دژی ئیشغاڵی رووسیا ئیشارەت بە ئەوە کرد. ئەو مێژوە زۆر کۆنترە لە بەهاری عەرەبی بلەوانە دەتوانێت دەوریشی بێەوە بە دروستیش ئیشارە و ئاماژەیەکی جێگای خۆی بوو. بەڵام من دەمەوێت شتێکی دیکەش پێ ئیزافە بکەم کە بە هەمان ئەندازەی مەسەلەی ئەفغانستان و بگرە بە بڕوای من زۆرتر لەوەش دەوری هەیە سەرکەوتنی ئەو شتێک کە دوایە بە ئینقلابی ئیسلامی ناوزەت کرا لە ئێران. حەقیقەتەن ئەگەر بمانوێت سەرەتایەک بۆ بزوتنەوە ئێرتجاعێک گەورەی کە ئێستاکانە بە تایبەتی لە بەشی سونی ئیسلامی سیاسی و سەری هەڵداوە و ئیسلامی تەکفیری و جیهادی ئەوانە من پێم وایە ناتوانین ئیشارە بە ئێران نەکەین، ناتوانین ئاماژە بە ئێران نەکەین و ئاماژە بە سەرکەوتنی جۆرێک ئیسلامی سیاسی، جۆرێک ئیسلامی تەکفیری و جیهادی بەڵام شیعەکەی لە ئێران نەکەین. ئەوە سەرەتایەک بوو بۆی کە لە یەک جێگا ئەم جەریانە کە تا ئەو کات تا پێش دامەزرانی جەمهوری ئیسلامی لە ئێران زۆرتر دەوری ئۆپۆزیسیۆنی دەجێڕا، دەوری حرەکەتێکی ئێترازی دەجێڕا لە دژی نەزمی مەوجود، هەم نەزمی مەوجود لە وڵاتانی ناوچاو وڵاتانی عەرەبی و ئیسلامی و هەم جۆرێک لە بەربەرەکانی و دژایەتی لەگەڵ غەربیش تا ئەو کاتەی لە مۆزایەکی ئۆپۆزیسیۆنی ئەوانە بوو بە وڵنیجار دەستیان پەیدا کرد بە قودرەتی دەوڵەتی، دەستیان پەیدا کرد بە ئیمکاناتێکی کە بوون بە دەوڵەت خود بە خود لە ئیختیاری تۆی دەن. چون ئەگەر جوان بیری لێ بکەینەوە حەقیقەتەن ئەو شتێک کە هەڵهانەکە داعش دەیڵێ وەک بەرنامەی خۆی و حتا خۆی پێ ناوزەت کردووە خەلافەتی ئیسلامیە، جۆرێک دەوڵەتێکی ماوەڕایی ئەو مەرزانەی کە ئێستاکانە هەیە و پەرچەمیان لە سازمانی ملل هەیە و بە دەوڵەت ناسراوەوانە. ئەو دیارە نێوەکەی لە ئەوەڵدا خەلافەتی ئیسلامی شام و عێراق بوو، بەڵام ئەگەر لە بیرمان بێ گۆڕی زۆر زوو متەوەجی بوون کە ئەوە نێوێکی زۆر مناسب نییە لەگەڵ ئیدۆلۆژیەکانی محدودیشیان دەکاتەوە. بۆیش فۆری خصلەتێکی جیهانی گلۆبالیزاسیۆی سیۆنیاندا بە بزوتنەوەکەیانە نوێیانە خلافەتی ئیسلامی کە دەتوانێت نەفقەت بە عێراق و سووریە بە شمالی ئەفریقاش تەشەنە پێ دقیقا خلافەتەکان هەروە بوو. چەند بەرەی خانەوادگی حتا کە بێژین خانەوادگیش دەستیان کردبەوە کە ئەمە وسعەت بدەن گوسترشی بن بە پانتایی هەر سەرزەوینێک کە بیگرن. نمونەگەر زۆرمان هەست، بەڵام ئەخیری ئەمپراتوریەتی عوسمانی بوو کە بە جۆرێک گەرەکی بوو حتا ئوروپا بڕێ واتیکانیش بگرێت دۆرەی سوڵتان سلێمان یا سوڵتان سەلیم. ئەوان ڕۆیایکی ئەوەیانە بوو کە بێن فتح الفتوحێکی گەورەتر بکەن. بەڵام کاک ئەبوبەکر ئەم مەسئلەی ئوروپا من چونگەرەکمان فۆکوس کەمە سەر مەسئلەی پاریس بە خاطر ئەوە کە ئەم چەند ڕۆژە کە خەبەرەکان بنیام تاشایەکات تەحلیلەکان گوێ لێگرین شتەکە بۆیان ڕێزی شۆکێکی زیادە لە حەددا. تەسەوڕ ئەوانە ناکرد بەم وسعەتە و ئەفرادێک لە ناوی یا مشارەکەتیان بووگە
بنیامگەر عادی بووگن عضوێک لە جامعە بووگن کە وەک هەموو زندگیان کردگە لە پڕە ئەبن بە کەسێکی تر وە کارێکی تر ئەکەن ئەو ئەم نقطە کە منگەکمە لەسەری بوێستم بە لە جەنابتان داوا بکەم کە تۆزیحی لەسەر بن ئایا دەوڵەتی خلافەتی ئیسلامی یا داعش جبهەی گواستووەتەوە بۆ جێگێکی تر بۆ ناو شارەکان بۆ ناو دڵی حکوومەتەکان و بێ ئەوە کە بتوانیت پیشبینی بکەیت ئێوە خۆتان ئەزانم کە جبهە شەڕی ڕوبەڕوو مشخصەن معلومە بەڵام ئەم نوع شەڕە کە ئەمان دەستیان پێکردگە نادیارە ئێوە چۆن تواشای ئەم قەزیاکەن و بەڕایەوە ئایا دەوڵەتەکان من دەوڵەتەکانێژم یانێک گشت ئەو جەمع دەوڵەتگەرە کرد مشارەکەتیان لە جەنگ تەک داعشا هەست و جۆرە هانە بەر هەڕەشەی ئەم هێزە چۆنە ئەبێ چی بکەن بەڵێ پێمە پرسیارێکی زۆر مهمە حتمەن دەبێت بینە سەری و قسەی لێ بکەین بەڵام گەر ئیجازەم پێ بدەیت زۆر مختصر باسەکەی پێشووی خۆم تەواوکەم چونکە بەڕاستی دەوری هەیە و باسی پێشوو لەوەی کە جوابێکیش بتوانین بەوە بدەینەوە من دەمێژەوە باس بکەم یا بەوە تەواوی دەکەم کە لە باسی پێشوو کە خلافەتی ئیسلامی تەرجمەی شیعەی خلافەتی ئیسلامی ویلایەتی فەقیهە بۆ ئەوەڵین جار جۆرێک خلافەتی ئیسلامی جۆرێک حکوومەتێکی ئیدئۆلۆژیکی ئیسلامی سیاسی کە تێدا هەم بنیادگەرایی تێدایە و هەم سیاسەتی ئەوڕۆکانش تێدایە کە بەخۆی ئێنەکاسی جۆرێک بەرژەوەندی ئەو شوێنەیە کەوا لە مەرکەزی ئەوەوە ئەو ئیدەیە هەڵدەستێ جمهوری ئیسلامی هەم جۆرێک ناسیۆنالیزمێکی ئێرانی نوێنەرایەتی دەکا و هەم جۆرێک لە ئیدئۆلۆژی بنیادگەرایانەی ئیسلامی شیعە هەردووشیان نمایەندەگی دەکا ئەگەر لە وتار لە قسەکردندا زۆرتر لایەنی ئیدئۆلۆژیکی ئیسلامێکە زۆرتر باز دەکرێتەوەوانە ئەوە نابێ ئەوەی ئێمە چاواشە بکات لە واقعدا هەردووچێنە بۆیش ئەوەی داعشیش جۆرێک هەم جۆرێک نستالژی دروستکردنەوەی سەر لە نوێی ئیمپراتوری ئیسلامیە کە ئیمپراتوری ئیسلامیە ئیمپراتوریشی عەرەبی بوو لە ئینتیحالدا و هەم جۆرێکیش نستالژی خودی بەڕاستی ئیدۆلۆژی ئیسلامیە و ئیدۆلۆژیشی کە بە قەولی ئەوان پاکراوە بێ خاوێنکراوە بێ لە هەموو گەردوغوبارێکی کە لە توولی زەماندا لەملا لەولا پێوەی زیاد بووە بۆ جۆرێک سەلەفیەت و گەڕانەوە بۆ ئەسڵ ئەوانە لە نێویاندا کێشەی خودی داعشیش ئەوە بوو مەسەلەی ئەوروپاش ئێستا دێنەوە سەری کێشەی خودی داعشیش لەگەڵ ئەلقاعیدە هەر ئەوە بوو ئایا ئەوان سێرفەن دەتوانن وەک ئۆپۆزیسیۆن وەک هێزێکی متعەرض و مۆعتەرض لە دژی ئەمپەریالیزم بە قەولی خۆیان دژی ڕۆژاوا کە هەم لەباری اقتصادیەوە هەم لەباری فەرهەنگیەوە سوڵتەی هەیە و بە تایبەتی بەسەر جەهانی قەولخوانی ئیسلامدا سوڵتەی پەیدا کردو وڵاتانی عەرەبی بە جۆری لە جۆرەکان هەموو متحیدین ئاوا بڕات دەتوانێت بە هەدەفی خۆی بگە یا بتوانێ دەوڵەتێک تەشکیل بەدا لە ئیمکاناتی دەوڵەتێک ئیستفادە بکە ئەوەی داعش دەیکا دووەمێ و مەبنای کێشەکەشیان لەگەڵ ئەلقاعیدە هەر ئەوەیە چون وجودی دەوڵەت ئیمکاناتیشێکجا زۆرم پێدا هەتا لەباری فەرنیەوە من بەرەوەی بێمانیەوە بەرنامەیەکم تەمەشا دەکرد لە تەلەڤیزیۆن لەسەر ئیمکانی دەستپەیداکردنی داعش بە سلاحی شیمیایی زۆر وەسیعتر لەوەی تا ئێستاکانە لە چەند مۆرددا بەکاری بردو ئەوە فقط وەختێکی دەتوانێت بیکات کە دەوڵەتێک بێت ئیمکاناتی دەوڵەتی بێت دەرامەدی دەوڵەتێکی بێت ئەو لەلایەکی دیکەوە وردە دە سلاحایەکی دیکە دەبێت بۆ خۆجیە خستن لە نێو ئەسەن ئەفکاری تۆ تەمەژاکە داعش بەعیز بۆ وردە هاندەری ئەسلی دروستبوونی جەریانی بنیادگەرایی و سەلەفی و جیهادی سونەکە خودی جمهوری ئیسلامی وردە لەبیر بچێتەوە و جمهوری ئیسلامی عنوانی متحیدی مثلا حتا بێتە نێو ئێتلافێکەوە یعنی قسەی ئەوە شەیە دیارە هێشتەکانە بەو شێوەیە نەهاتوە بەڵام حتا قسەی ئەوە هەیە
کە بخۆیان امیدوارن کە بێنە نێو ئێتلافێکی زدی داعش وانکەوە هەر هەرمە داعش و داعشیایی هەموو ئەو کارانی کە هەلهان داعشی پێمەشهورە و کردوێتی خۆ بەوان کردویان لەباری جۆرێک بربەریەت و وەحشیگەری لە بەرخورد بە ئەسیر و زیندانی و بەژنان بە هەموو ئەوانە هیچ نەماوە ئەوان نەیان کردبێت و داعش ئێستاکانە وەک تازە هێنابێت بۆیەش بوون بە دەوڵات و لە مەرکەزێکی جوغرافیایی سیاسیەوە حرەکەتکردن زۆر ئیمکاناتیان پێدەدا بەڵام لە هەمان کاتدا ئەوە هەنەکەت دەگەڵ مخاترەیەکی گەورە ڕووبەڕۆ لە منتەقەدا هێزهایەکەیە کە متحیدی غەربن و بە پشتیوانی بە بۆمباران و حملەی هەوایی و ئەوانە شەڕیان لەگەڵ دەکەن مانەی تەسبیتی ئەوان دەبن وەک دەوڵەت و لە نێواندا بە تایبەتی کورد هەم لە سووریا هەم لە عێراق هێزێکی سەرەکی و دەورێکی سەرەکیان هەیە لە ئەوە بۆیەش ئەم ئستراتێژی داعشە لەگەڵ چالێشێک ڕوبەڕوو بووە لەگەڵ بربەرەکانێک ڕوبەڕوو بووە ئەو حملایی کە بە پاریس کرا دەتوانێت دووشت بێ یەککردنەوەی جەبهەیەکی تازە بێت دوو دەتوانێت پەیامێکی دیپلۆماتیک بێ مەشهورە دەڵێن ئەو حملەی کە کرا بە ئیسکای بە ئیسکای قەتار بوو یاخودی قەتارێکی ئیسپانیا تێدا چی زۆری تێدا کوژە جزوەیەک بڵاو دەبێتەوە لەلایەن ئەلقاعیدەوە ئەو کاتەی دەڵێ ئەوە جۆری دیپلۆماسی ئێمەیە ئەو دیپلۆماسی مسلحە حتا بەخۆیان هیچ نەشارنەوە بە ئاشکرا پێ دەڵێن دیپلۆماسی تێرۆرە جۆرێک دیپلۆماسی هەیە دیپلۆماسیی مەرسوم لە دنیا تو سەر مێزی مزاکرە هەیئەت دەنێری دادنیشن دەڵێن باسی ئەوە دەکەن ئێتلافێک بکەن هاوکاری بکەن یا هوشدارێک بە یەکتر دەدەن لەخرا ئەهدافێکی دیپلۆماتیک ودا ئەهدافێکی دیپلۆماتیک دەکەون ئەمە دەڵەوە جۆری ئەوە دیپلۆماسی ئێمە بۆ شێوەیە بتوانێت تا حدودێک تەردید و دوودڵی جدی بخاتە دڵی ئەو کەسانەوە کە دەوریان هەیە و دەخالەتیان هەیە لە شەڕ لەگەڵ داعش بە یارمەتی ئەو هێزە زەمینیانە کە هێزی مەحەلی وەک ئەرتەشی ئازادی سووریەوەوانە و بەر لە هەمویان کوردن لەوێ دەتوانێت ئەوە بێ جبهەیەکی تازە بێ و دەتوانێت پەیامێکی دیپلۆماتیک بێ یعنی مەحدود بێ بەڵام دەر هەر سوورەت دەتوانێت شتێکی کەش بێ دەتوانێت جەنبەیەکی پرۆپاگەندە و تەبلیغی گەورەی تێدا بێ بەشێک لە هێزی داعش لە جامای خودی ئوروپاوە دێ لە بەشی مسلمان نشینی جامای ئوروپا لێ ئەوانیش احتیاجە بە هاندەرێک هەیە داعش لە وەختاندا شکستی نظامی خواردەوە لە سنجارەوە دەمدراوە احتمالاً بازێک معازایی لە دەوروبەری ڕۆمادی و ئەوانش لە دەستدا بێت جۆرێک تەنجی پێ هەڵسەندراوە بەو شێوە و بکردنەوەی جەبهەیەک هێشتاکانە ئیمکانی هەیە و ممکنە تەماهیەوەی هەبێت کە قودرەتێک بنێنێ نیرویەک نیشان بدات بەو جوانانەی کە لەباری ئیدۆلۆژیکەوە لی نزیکن یا ئامادەجی ئەوان هەیە تا تاسیری تەبلیغات و پرۆپاگاندەوە قەرار بگرن بۆی ملحق بن ئەو جەریان ئەو مەوجەی کە لە ئاوایی لا دەست پێکرا بۆ ملحق بوون و پەیوەست بوون بە داعش ئەوەی گیانێکی تازەی بدەنەوە بەری دوتانی هەردووگەوان کاکە بوو پێش بەرنامەکە ئێمە قسێکمان کرد بە یەکەوە لەسەر داعش کە داعش دووسە تەفەکورێک ئیدۆلۆژیک تەغزیەی ئەکات ئەو ئیدۆلۆژیە ڕیشێکی دوور و درێژی هەیە بەڵام جیا لە مەسەلەی ئیدۆلۆژیک هەر حرەکەت احتیاجی بە پوڵ سەرمایەوە پشتوانی ماڵی هەیە ئێوە جەنابتان لەسەر ئەم مۆزوعە خوێندنەوەیەکتان بووگا لە دەرەوەی وڵات لە ئەوروپا و مطالعە ئەوەتان هەست کرد چۆن ئەم جەریانگەرە تەغزیاکردن بە وەسیلەی کشوەرگەرێک هەروە کەیسش خەبەرەکان تێت جەستە و گۆریختە کە داعش نەفتە فرۆشێت داعش پارە تێت پارە ئەڕوات بەڕای ئێوە من گەرەکەم ناو کشوەرەکان بووین چۆن ئینسان ڕێزێک لە واشی محتات بێ بەخاترەوە کە
تۆشی بەڵگە نیشان بی بەڵام ئەو شتەکەی ڕوون و ئاشکراس ئەم جەریانە خەریکە تەغزیا بێت کڕیاری نەفتی هەیە نەفتەکەی ئەسنگێت کێ سێنی لێ کێ فرۆشێ بۆی ئەو پولگەرە ئەو پوڵە نادیارگەرە ئەو پارە نادیارگەرت ئێوە چ تێڕوانینێکتان هەست لەم بابەتەوە باوجود ئەو متاڵعەکە بووکتانە من ئەو وەختە ویستم ئەوە بڵێم وەستاکانە شەر لەو بارەوە نەزەرم ئەوەیە بە پێچەوانەی جۆرێک تەفسیری ژورنالیستیکە لە غەرب مۆدە و دەیڵێن و پێیان وایە داعش یا ئەو ئیسلامە کێمە بەینان ئیسلامی جیهادی و تەکفیری و ئەوانە باسی دەکەین گویا جنبشێکی خۆڕسکی نێو محرومانە تەبەقەی محروم پێمایەوە مطلقاً چاواشەی وانی ئەوە جنبشێکی خۆڕسکی نێو تەبەقەی محرومان نییە زۆر تەحلیلی ژورنالیستی کە فقط دەتوانێت سەدحی شتەکە ببینیە باسی گێتۆکانی ئەوروپا دەکەن یا باسی محرومیە خەڵکی محروم هەیە لە ئەوروپا نظامی اقتصادی نظامی سەرمایه‌داری ئەوروپا لە ئین حاڵدا کە دەستکەوتی گەورەی هەیە بەڵام یەکێک لە عواقبیشی بەردەوام پاڵپێوەنان و خستنی بەشێک لە جەمعیەتە بۆ پەراوێزی جامە ئەوەش زۆرتر وەبەر مهاجرین دەکەوێت یان نەسلای پێشووی مهاجرین بنابراین من قسەم لەسەرەوە نییە کە ئەخشاری محروم هەن لە ئەوروپا و لە خودی دنیای ئیسلامیشدا ئەوە هەیە خەڵکی محروم هەیە فەقر هەیە ئەوانە هەموو هەیە ئەوانە فقط زمینەیەکی خۆش دروست دەکات بۆ ئەوەی کە ئەو جەریاناتە یاریگیری بکەن بەڵام منشەی و خاستگای فکری خاستگای سازمانی ئەو جەریانتەدانە جەریانی تەبەقاتی محروم نین بەلادێن بخۆش متعلق بە تەبەقاتی محروم نەبووە هەتا و کوڕێک کە لەو حملەی پۆلیسدا کوژرا ئەگەر نێوەکەی دروست بڵێم ئەبا عیبادی شتێکی نێوەکەی وابزانم شتێکی ئەو نەوە بوو هەتا ئەوە لە تەبەقاتی محروم نەبوو لە خانەوادەیەکی مرەفاه بوو بۆیەش مەسەلەکە ئەوە نییە کەوان یارگیری دەکەن ڕێ لە نێو خەڵکی فەقیردا و ئەنگیزەیەک بۆ ئەوان دروست دەکەن قسەکە لەسەرەوەیە اعتقادی منەوەیە کە کۆلەن ئەم جەریانە کە بنەوەی جەریانی ئیسلامی سیاسی ئێمە دەیناسی جا دەتوانێت تەیفێک بێ ڕەنگین کەمانێک بێ کە گروهی تێرۆریستی وەک داعشیشی لێ دەبێتەوە لە ئەخوانی مسلیمین بگرێت ئەو لای تەیفەکەی بێ لە بەشی سونیەکەی تا مەسەلەن داعش بەڵام لەو بینێژە ئەنوا و ئەقسامی شت هەیە هەر ئێستا کەنە لە سووریا بەشێشان فعالن بەشیشان لە وڵاتانی عەربی فعالنەوەن ئەو جەریانی ئیسلامی جنبشی تەبەقاتی محروم نیە خەڵکی زۆر دەوڵەمەند خەڵکیش کە حتا پیان وایە دەبێت سەهمێکی زۆرتر هەبێ و ئەوە تەقیقی لەسەر کراوە کتێبی لەسەر نووسراوە هیچێک لەوانە لۆرێتە ناپیلیۆنی بوو ژنێکی کە بەخۆی خەبەرنگاری اقتصادی بووە و مدەتها بۆ سندوقی بینالمللی کاری کردو و تحقیقاتێکی زۆر مفەسەلی کردو جا باسی ئەوەت کرد کە نێوی کشوەرەکان نەبین ئەمە زۆر مەتەقید نیم ئەوە سیاسەتهای دەوڵەتیە لە عەرەبستاندا یارمەتی زۆر بە داعش دەکرێەوە بە هێزەکانی دیکەی ئیسلامی سیاسی تونڕەویش بەڵام من تەردیدم هەیە ئەوە سیاسەتی دەوڵەتی عەرەبستان بێ بە ڕەسمی ئەو یارمەتیانە بدە بەڵام خەڵکی دەوڵەمەند زۆرە لە عەرەبستان تەبەقەیەکی دەوڵەمەندی میلیاردەری زۆر دەوڵەمەند لە کوێیت هەیە لە بەقی کشوەرهای خەلیسن وان یارمەتیان دەدەن بەشی جنبشی اقتصادی ئیسلامی سیاسی کە معمولاً باسی ناکرێەوە پوشیدەیە عیبارەتە لە زاهربوون و دەست بەکاربوونی تێدادێکی یەکجار زۆر بانکی ئیسلامی کە دەیانەوێ ئەو پوڵە ئەو زەخیرەی درا و پوڵەی کە هەیە و تجارەتی پێدەکرێت ئەوانە هەمووی نەچنە ژێر دەسەڵاتی بانکایی ئوروپایی و ئەو چینە تازە بەدەسەڵات گەیشتووی لەبارەی اقتصادیەوە وڵاتانی قەدیمی نەفتی کەوانە لە ئەسڵدا پێترۆدۆلار بوون بەڵام هەان زەخیرەوە بۆ سلێپول ئەوانەش بتوانن دەورێک نەخشێک بجێڕن لەوە بۆیش ئەو مەسەلەیە یا شتێک کە وەختە دەمەویست بی لەمە ئێستاکانش پێم وایە
کەمتر قسەی لەسەر دەکرێت و ئەوانە ئەوەیە کە کولەن جەریانی ئیسلامی سیاسی جەریانێکی نێو تەبەقاتی فەقیر و مەحروم نیە، بەڵام لەوان استفادە دەکا و تەبلیغات و پرۆپاگاندا دەکا و یاریگیریشان لێ دەکا. کولەن چێ ملحق دەبێ و چ کەسانێک ملحق دەبن بە جەریانشی سیاسی، هەڵبەت احتیاجی بە جۆرێک نقاتی مشتەرەکەیە. یەکێک بچێن لە تەبەقەی متەوەسط بێ مشکلی فەقر نییە خۆی وانە، یەکێک فەقیرە و پێی وایە بێعەداڵەتێکی زۆر گەورە لە جامعە هەیە و دەتوانێت تا تەسیری تەبلیغاتێکی پۆپۆلیستیش قەرار بگرێت. یەکێک ئینسانێکی مازەراجە، ئەسڵەن هەر ئینسانێکی مازەراجە جنایەتکار، یواشەیە جنایەتکارە. ئەسڵەن داعش زۆر جنایەتکاری بەخۆی جەلب کردووە، چون دەبینن محیتێکی زۆر زۆر لەبار هەیە بۆ هەم دەرامەدی مادی هەیە و هەم ئەوانش کە ئێسان هەیە سایکۆپات زدی جامعە ڕەوانپەریش ڕەشان پێیان ملحق بوون. بۆش ئەنگیزەهای شخصی هەیە وەلی باکگراوندێکە لە پشتیەوە ئەنگیزانە هەیە. ئەو باکگراوندە ئەوەیە کە ئەو ئینسانانە مەجموع فیلم مەجموع بە جۆرێک لە جۆرەکان تا تاسیری فەرهەنگێکی ئیسلامی سیاسی و سەلەفی کە لەگەڵ موسڵمانی عادی فەرقیان هەیە. موسڵمان عادی بە میلیۆنها و فڵانوان هەدەن مەسەن سیاسیش نین بەو شێوەیە و ژیانی خۆیان دەکەن و ئیسلام دینێکی گەورەی جیهانێ و دەها سەدان میلیۆن پەیڕەوی هەیە خۆ ناتوانێت ئەوەی بە حسابی ئەوان بنووسی. بەڵام وەختێکی واردی سیاست دەبێەوە ئیدۆلۆژی ئیسلامی دەبێت بە ئیدۆلۆژیەکی سیاسی، ئەو باکگراوندە مشتەرەکە دەتوانێت خەڵکانێکی جۆرواجۆر بێنێ. یەکێک لەوانە خەڵکی گێتۆکان و حاشیەی شارەکانی ئەوروپا. بە نەزەرەوە دەوڵەتگەر ئەوروپایی ئیمڕۆ تووشی ئەم چاڵەشان ئایا چۆن ئەتوانن ئەمە کۆنتترۆل بکەن؟ شتێکی سەر قۆماوە حادسەیەک ڕووی داگە، ئەوان لەبار ئەمنیەوە تووشی کێشن بەخاترەوە کە قابل بە پیشبینی نییە، نقطە گوزاری ناتانن بکەن. وەزیری ئەمنیەتی داخڵی ئەڵمان بەرەیەکی ڕۆشن جەپێکی ڕۆشن نییە، یان پەنهانە. چەند ڕۆژنامە بەر ئەلامی کرد بوو کە ئێمە واردی شەڕی سێوەمی جەهانی تێرۆریزم ئەوین. واژەکان معنی هەست، ئەوان بەکاربردنی ئەو واژەگەرە معموڵان حەزەرەکەن، ترسێکیان هەست، بەڵام ئەم جارە بە ڕۆشنی باسی لێوەکەن. ترسەکەی ئەوان ئەوەیە کە چون قابل پیشبینی نییە، چون شاراوەس و سیستەمی ئیدۆلۆژی ئیسلامی سیاسیش لە نەفسی خۆیان وایە کە خەتێکی نامەرئی ئەمانە بەیەکە وەسڵەکات. ئەویش ئەو خەتی جەهادە، ئیسلاحەن جەهادکردن بەرزد کوفار. ئیسەوە کوفارە هەر بەشێک لە ئیسلامی سیاسی تعبیرێکی بۆ ئەکات، یعنی هەر کە لێرە لە ڕوانگەی کەوتواشەیەکات، ئەتوانێت ئیسلامی شیعە بە نوعی خۆی تەفسیریەکات، سوننەیش بە نوعی خۆی. بەڵام ئەگەر ئەمە زاڵ بێ بە سەر ئوروپا، ئایا ئوروپایەکان تەحملی ئەم نائەمنی و ئەم بە جۆرێک شێواویاکەن تاکوێ ئێ بەنەبەرەوە؟ من پێم وایە حملەی پاریسا بوتە هۆی ئەوەی کە ئوروپایەکان و دەوڵەتای گەورەی ڕۆژاوا پێداچوونەوەیەک بەسەر تاکتیکانی تا ئەو کاتی خۆیان بکەن ڕوبەڕووبوونەوە دەگەڵ مەسەلەی داعش، کە پێم وایە بەشێک لەو پێداچوونەوە ئەوەیە کە متەوەجی ئەوە بوون داعش نابێ هیچ شوێنێکی قابلی تەوەجو، شاری گەورە، منتەقێکی گەورەی بەدەستەوە بێ، چون دەتوانێت سوود وەرگێت لەو موقعیەتە و بێ ئەندازە خەتەرناوەی قابلی کۆنتترۆل بێ. تەسەورم ئەوەیە ئەوان مەجبورن پێداچوونەوە بکەن و بڕیار بدەن و تەسمیم بگرن داعش بخەنە موقعیەتێکی مشابهی موقعیەتی ئەلقاعیدە یا هەر هێزێکی تێرۆریستی دیکە کە شوێنی جوغرافیە بەدەستەوە نییە، دەوڵەتی بەدەستەوە نییە، حتا تالیبانی ئەفغانستان کە تالیبان هێزێکی ناوچەیی بوو، ولی دەر هەسوورەت دەیتوانی ببێتە پەناگایەک بۆ هێزە تێرۆریستەکانی دیکە، هەرە جوورێکە بوو ماوەی بۆ ئەلقاعیدەش. بۆش ئەو شوێنانی کە دەوڵەتیان بەدەستەوە شوێنێکی جوغرافیان بەدەستەوە لە ئیمکاناتێک دەتوانن سوودمەند بن و سوود وەرگرن کە فەوقڵادە خەتەرناک بێن، پێشتری شارم بە هەتا بۆ بشینایی کرد. شتی دیکەش هەیە
و دوای ئەوانە محلێکی گەورەی دەرامەدن تۆ دەوڵەت بووی گۆمرەک وەردەگری لە خەڵک ماڵیات وەردەگری و لە شوێنی چۆ ئێستاکانی داعشش نەفتیش وەردەگریەوە بۆش بە نەزەریش دەگات لەو تەرحەی کە تا ئێستاکانە لەو کۆبوونەوەی بوویانە هاتوونە سەر ئەوە کە بە هیچ جۆرێک نەهێڵن داعش ئەو شوێنانی وا ئێستا بەدەستیەوە بێ شارەکانی لێ وەرگرنەوە وە کولەن وەک هێزێک کە ئیدارەی منتەقێکی بەدەستەوە بێ وەک هێزە نەیهێڵن و بیخەنە مۆزایکی کاملەن بێجێگا و ڕێگایی شوێنێکی ئەوە بەقێکی دەبێتە شوێنێکی ترۆریستی کە بە ئیمکاناتێکی زەعیف خەریکی موچنە بازە کارهایەک بێ کە سادەترە مبارزەکردن لەگەڵی بەشێکی دیکەش بەشی ئەوەیە کە خودی جامای ئوروپا تووشی جۆرێک داخراوی و بەسراوی بێت ئەوە باقیدەی من ئیتر دەکەوێتەوە هەدێ و مؤسسات و دامەزراوە مەدەنیەکانی ئوروپا کە نەهێڵن وای لێبێ نەهێڵن تحت عنوانی مەبارزە لەگەڵ تێرۆریزمی جیهانی یا شەڕێکی جیهانی دژی تێرۆریزم ئەو هێز و نیرویانەی کە لە ئەوروپا هەمیشە منتەزری بەهانەیەکن بۆی ئازادی تا کەمکەنەوە ئازادی های مەدەنی کەمکەنەوە ئەوانە دەستی باڵا پەیدا بکەن و ئەو کارە بکەن و جامای ئەوروپا بەرەو جامایکی داخراو ببن حەسان نییە ئەوە ئەوروپا پێشینەیەکی چەند سەد ساڵی هەیە لە پەرەپێدان بە ئازادی تاک و فەردی ئەوانە بەڵام هەمیشە مەقتەعی ئەوان دەتوان بازە سەنگەرێک بگرنەوە لەو بارەوە کاکە گەرەکەی رووسیا هاتە ناو رووسیا بۆ ئەم شەڕە مەوازنەکەی گۆڕیگە لەو ڕۆژە کە رووسیا بڕیاریدا بێتە ناو ئەم قەزیە بێتە ناو قەزیەی داعش و دەخاڵەتێکی مستەقیم و تاجێک دەتوانین بێژین کاریگەری بووگە ئەمریکایش جوڵەی تێکەوتووە من ئەم بەشەی کاری تێرۆریستی فەڕەنسا ئەنمە ئۆلاوە چۆن ئەمریکا گەرەکی نییە ئەو منتەقە لە ژێر دەستی دەرچێت و ئیسا هاتنی رووسیا تقریبا ئەتوانم بێژم ئەویشی خسکە جوڵەوە فعالترە بووگە ئەمریکایش نەزەرێەوە چەس ئایا رووسیا تاکوێ ئەتوانە بڕێتە بەرەوە لە بەرچاوگرتنی مەسلەی ئێران کە تەوازۆنی نیرو لە سووریا ئەگەر بەتەرەف بە شارە بڕێت یانە ئێران سەرەکەوێت و ئایا رووسیا گەرەکێت بۆ کوێ ئەم مەسەلە بۆ کوێ بەرێت رووسیا بەو کارەی کردوێتی ئەگەر تێدا سەرکەوتوو بێ و حتا ئەگەر تێدا بەستەوری نسبی سەرکەوتوو بێ دەتانێت میدوار بێ کە دوای دەورەیەکی چەندین دەها دوای ڕوخانی سیستمی شۆڕەوی کە بوو بە هێزێکی دەرجە چەندوم و نەیتوانی دەورێکی جیهانی بجێڕێ لە منتەقە و سەری بە کڵای خۆی گرفوبانەی بات و ئەوانە وردەوردە سەر هەڵێنێتەوە وەک هێزێکی جیهانی منتەقەی کە خەڵکی دیکە حسابی لەسەر بکە حسابی بۆ بکات بۆش ئەوە لەو لە حەزەوە بۆ رووسیا دەخالەتی لە سووریا جۆرێک تاقیکردنەوەی ئەوەشە کە تا چەندازە قدرەتی ئەوە هەیە کە وەک هێزێک وەک زلهێزێک وەک یەشێک لە جەمسەرەکان و خودبەکان زاهیر بێت بەڵام لە هەمان کاتدا رووسیا منافع و بەرژەوەندی تایبەتی تری خۆشی هەیە کەوانە ڕاستێکی چون ئێستاکانە عامە پەسەندە تۆ دژی داعش بی بەر لە هەموو شتێک هەر کەسێک گواردی و ماجرای بێ خۆی بەعنوانی دژایەتی لەگەڵ داعش و باشترین دژمنی ینی سەرسەختترین دژمنی داعش و ئەوانە ناوزەت دەکات ئەوانە باقیدە منوانی هەم ئێران وا دەڵێ هەم رووسیا کێکی جوانی مەسەلە ئەوەیە سووریە هەم بە بۆنەی موقعیەتی ژیۆپۆلیتیکی و هەم بە بۆنەی ئەو هێزانێک ئێستاکانە لە ساحنەدان بۆتە جۆرێک بە قەولی فارسی محلی تەلاقی بەرژەوەندیەکان ئیتر بە خۆمان دەزانین لە پایگای دەریایی رووسیا لە منتەقەی تارتوس و لازقیەوەوانە کەەوە تەنها جێگایەکە کە لە خاوەرمیانە رووسیا دەستی پێگەیشت و پایگایکی هەیە بگرە تا جۆرێک کێشەوە اختلافاتی زۆر قەدیمی خودی رووسیا لەگەڵ تورکیا کە بەشار ئەسەد
نەخش و دەور پەیدا دەکات بۆ ئێران هەر مەحەلی تەلاقی چوون ئەوە بەشێکە دەواازەیەکی زۆر مهمە بۆ ئێران بتوانێت مانەوەڕ بدا لە مەسایلی کولن خاوەرمیانەی عەرەبی بە لوبنانەوە بە شوێنەکانی دیکەوەوانەوە بۆژەوە مەحەلی تەلاقیی زۆر پیچیدە و هەرکەزی خۆیتی تورکیا لە مەسلەی کورد و مخالفەت لەگەڵ بەشار ئەسەد و مەسلەی بەتایبەتی کوردەکان مەنافعی هەیە بۆ دەستێوەردان مەحەلی تەلاقی ئەو بەرژەوەندیانەیە کە عەمەل دەکەن و زۆر جارانیش لە دژی یەکترن بەڵام زۆر جارانی دەتوانن لە بازە نقاتێک یەک بگرنەوە ئەوان سای دەکەن وا بکەن لە بازە نقاتی یەک بگرنەوە بڕێک یەکێک بڕێک بێتە دواوە یەکی دیکەش بڕێک بێتە پێشێ بۆ ئەوەی لە نقطەیەکی دیکە ئەوە قەرەبوو بکەنەوە بە نەزەر دەگە ئەمریکا هەرحانەکە زۆرتر ئستراتێجیشی ئاوا هەیە تا بە تەواوی پێشی ڕوسیە بگرێ ڕوسیای وەک شەریکێک لەو جێرۆکێشاندا بە ڕسمێت ناسیوە ئەو توانەی نییە بۆ ئەوەی بڵێ بە تەوری کولی من عەرسەی پێتنگ نەکەبوو ناهێڵم دەور بجێرە ناهێڵم ڕۆڵ بجێرە شاید ئەو توانەی هەیە نەو ئیرادەی هەیە بە تایبەتی ئۆبامە جۆرێک سیاسەتی خارجی بۆ کە متەناقزە لەگەڵ ئەوەی کە ئاوا بە تەواوی معنا بچێتە نێو کێشەیەکی ئاوا و ڕقابەتێکی ئاوا شتی تێدا دێڵێتەوە بۆش بە نەزەر دەگا من ئاوای نەتیجە لێ دەگرم کە رووسیە وردە و بە تەدریج خەریکە ڕۆڵێک و نەقشێک و دەورێک بۆ خۆی دەستەبەر دەکا و تەسبیت دەکا لە سەرنیشتی ئایندەی ئەو مەنتەقە و لەو تەرسیمی کێشانی سنوور و مەرز و هەڵ و گۆڕە ژیۆپۆلیتیکەی کە خاو ناخە منتەقەی سووریە و عێراق دەبێ تووشی بن و لەگەڵی ڕوبەڕوونەوە رووسیا بە تەدریج خەریکە جێگایەک بۆ خۆی دەستبەر دەکات کاکە بوو بۆ ئاخرین پرسیار مەسەلەی ئێران بە نەزەرەوە ئێران تواو هیلکەکانی خۆی ئیسلاحین ئێژن هیلکەکانی یاگە ناو سەوەتەی سووریا بۆ بەجێرەکیش لۆبنان چون لۆبنان و سووریا دوو ئونسری جیا ناکردنەوە لە یەکترین چون بوونی ئەم بوونی ئەوە مانەوەی ئەو مانەوەی ئەمە منافعی کوتاهمودەتی حداقل ئێران ئیسە ماگە بەستراوەتەوە مانەوەی بەشار ئەسەد و هەروەها حەزبۆڵای لوبنان و ئەو خەتە سووری شیعەکە دروست کراوە بە نەزەرەوە ئێران ئەم قمارە تاکوێ ئەواتە بەرەوە ئەلا ڕەغم جەمەگەر فرم مختلفی کە ئەوە بەشێکیتان خۆتان باستان کرد لە منتەقا هەست مەسەلەی رووسیا و ئەو هێزگەرە کە ئیسە مەنافع و هەرچێشیانە بێکۆ تێکەڵاو بگەلەوە منتەقە ئێران تاکوێ گەرەکی بڕێتە بەرەوە ئایا ئەتوانێت ئەو ئامانجە سەرەکی خۆیە بپێکەوە بە هەر جۆرێک کەس بەشار نگا بێرێت بەشار ئەسەد پێمان نەبتوانێت ئەو کارە بکە ئێران بە هەر جۆرێک بۆ ڕایگرێت و حتمما حکوومەتی بەشار ئەسەد بمێنێ بۆ خۆشی دەزانێەوە تقریباً هەدەفێکی غەیری ممکنە مەسلەی ئێرانەوەیە ئێران لە جێپێ هێشتاکان هەیە لە مەسایلی بەحرین کە مەسەلەن ئەکسەریەتی شیعی هەیە لە مەسەلەی یەمان کە ئەقەلیەتێکی بانفوزی شیعی تێدایە و جۆرێک پرۆپاگەندە و تحریک لە جەمعیەتی شیعی عەرەبستانی خودی عەرەبستانی سعودی و شوێنەکانی دیکەی خەلیج فارس بەڵام لەوانە زۆر سەرکەوتوونە بۆ ڕاستیکەی ئاخرین خەبەرەکانی کە لە یەمەنەوە دێ وردە پایتەختەکان خەریکن ساغ دەکەنەوە و هەتا داوا دەکەن لە دیپلۆماتەکانی دیکە بێنەوە دەست بکەنەوە بەکار بۆش حکوومەتی یەمان بە کۆمەجی نظامی عەرەبستان خەریکە بە جۆری خۆی دەگرێتەوە و ئێران کەوتۆتە موقعیەتێکی زەعیفەوە لە بەحرین هەر بوون وەش مەسەلەی سووریە بۆ ئێران مەسەلەیەکی مهمتر دەبێت مەسەلەی سووریە نەتەنها لە مانەوەی بەشار ئەسەد یا جۆرێک مانەوەی خودی سیستەمێکی سیاسی کە بەشار ئەسەد نمایندەگی دەکات بۆ ئێران ئەهەمیەتی هەیە خودی کێشەی سووریە و حتا حەل نەبوونی ئەو کێشەی ڕاستێکی من عەقیدەم وانەیە ئێران ئێلزامەن زۆری پێخۆشە و کێشەیە حەل بێ
چون حل نەبوونی ئەو کێشەیە وەک بارانی ڕەحمەت باریەوە بەسەر ئێران داعش لەولا هەیە ئیسلام بنیادگەرایی ئیسلامی منافعی سیاسی بوو شیعە فرامۆش کراوە چانە زەنیەکانە ئەسڵەن خودی ئەوەی کە داعش بۆ کەوتۆتە ئەولەویەتی وڵاتانی ڕۆژئاوا بەعنوانی دوژمنی ئەسڵی بەعنوانی هێزی خەتەرناکترین هێزێکی کەلحانەکە هەم مەنافعی سیاسی و هەم مەنافعی اقتصادی ڕۆژاوا خستۆتە ژێر مەترسیەوە هەم چالشێکە بۆ فەرهەنگی ڕۆژاوا وردە ئێرانی لەبیر بردوێتەوە بۆش ئێران قازانج دەکات لە وجودی و تەداومی وجودی داعش بەعنوانی هێزێک و مەترسێکی گەورە ئێران قازانج دەکات بۆش هیچ علاقەیەکی بەوە نییە حتا داعش کەس خۆڕاستێکی چونەوە بەهانێکی زۆر باشە بۆ ئێرانتر دەزانی تەراتێن دەکات و مانۆر دەدا لە عێراق نفوزی لە عێراق زۆر کردووە لە مەسەر ئیمتیازێکی دیکەی کە لە سووریە هەیەی ئێران و لە یەمەن نەیبوو ئەوەیە لە منطقەی سووریە و عێراق متحیدێکی رووسیا پێدا کرد کە لەوان نەیبوو لەو جێگایانە بەتەنیا بوو بۆش بە پێم وایە لە ئێران لە منطقەی سووریە سای دەکا دەورێکی گەورەتر بژێرە و نزیک بێتەوە لە ئەهدافی خۆی بۆیەش من لە پرسیاری پێشوش حەولم دەدا ئەوە بڵێم ئێستاکانە فرسەتی باشە بڵێم کە پێداچوونەوەی غەرب بەسەر سیاسەتی خۆی بەرامبەر بە داعش کە لە پێشدا مەحدودکردنەوە بوو ئێستاکانە نابودکردنێتی بەعنوانی دەوڵەتێک بێ ئەندازە لە بەرژەوەندی هەموو هێزە مخالفە ڕەسەنەکانی واقعی ئیسلامی سیاسی و بە تایبەتی دژی ئیسلامی سیاسی شیعەیە چون ئەگەر بەهانەی داعش نەمێنێ ئەو وەختە ئێران ئەم پۆششەی کە لە واقعدا ئەوی شاردۆتەوە ئەوەش نامێنێ ڕۆشنتر دەبێەوە تەزادەکانی و کێشە قەدیمیەکانی لەگەڵ غەرب و لەگەڵەوانە و دیکتاتۆری و جامعەی داخراوەی ئێران و وانە زۆرتریش وردەوردە لە نێو سەر لە نێو ڕای گشتی و ئەفکاری وانە زیندە دەبێتەوە بۆیش بۆ ئێمەش ئەهەمیەتی هەیە بۆ ئێمەش وەک بەشێک لەو پۆزیسیۆنی ئێرانی ئەهەمیەتی هەیە کە مەسەلەی داعش بەڕاستی یەکسەرە بکرێتەوە و داعش نابود بێ و هەموو بنیادگەرایەکی سیاسی نابود بێ من پێم وایە لەو لە کولی ئەو مەسائلانە کە بەرژەوەندی دەوڵەتەکان دەور دەجێران خەڵک ئاوارە دەبێ خەڵکەوە دەبێ یەک شتێگەر لێ بێتەوە شادەوەش بە خۆی پێشرەفتێک بێ وەک جەنگای 30 ساڵەی مەسەبی لە ئەوروپا وردە وردە مەسەب بە عنوانی عاملێکی ئەساسی دیاریکردنی بەرنامەهای سیاسی ئیدۆلۆژیەکان جبهەبەندیەکان وانە ڕیزبەندیەکانی سیاسی وەلاوە بچێتە پەراوێزەوە وردە بچێتە نێو کاتەگۆری زیندەجی خصوصی خەڵک و دەور نەجێرێ لە باری سیاسیەوە لە ئەوروپا زۆر یەکتریان کوشکار ساڵها 30 ساڵ بەردەوام یەکتریان قەتڵ عام کرد جەمعیەتی بازێک لە شارەکانی فەرەنسا کەم بووەوە حتا کاتۆلیکەکان لەلایەک پڕۆتستانەکان لەلای بەڵام بلەخەرە ئەوروپایەکان ساڵبوونەوە لەسەرەوە کە ئەو مەسلەی ناتوانێت حلکە نە ئەو دەتوانێت کاتۆلیک لە بین بەرێ ناوم دەتوانێت پڕۆتستان ئەو پرۆسەیەکە کە بێ ئەکسەرەن وڵاتان عبورکەن لێ بەڵام بەداخەوە لە شەرقا ئەو ئیمکانە بۆ ئێمە فعلا نەڕەخسەوە هێشتا هەین لە ئەو پرۆسە ئەم بەسە زۆر هەڵەگرێکە ئەو بەکر فرە خۆشحاڵ بووین کرد لە خزمەتان نابووین ئیسفادەمان برد ئەگە ئیجازە بدەن بەرنامەکە تەواو بێت زۆر سپاس فرە خۆشحاڵ بووم لە ئێوە خۆش